حەوت ساڵ بەسەر کۆتایی هێنان بەدەسەڵاتی داعش لە نینەوە تێدەپەڕێت، بەڵام هێشتا شنگال ئاوەدان نەکراوەتەوە و خەڵکە ئاوارەکەشی لە خێوەتگەکاندا ژیان بەسەر دەبن. هەموو جارێ باسم عیدۆ لە بەردەم دەرگای ماڵەکەیان لە گوندی سولاغی چۆڵکراودا سەیری ئەو وێرانکاریە دەکات شەڕ لە دوای خۆی بەجێی هێشتووە و هێشتا دەستی ئاوەدانی نەگەیشتووە تێ. شنگال و دەوروبەری لە سەی ئابی 2014 دوای پاشەکشەی پێشمەرگە لە چەند کاتژمێرێکدا لەلایەن داعشەوە داگیرکران. پێکهاتەی ئاینی ئێزدی ڕوبەڕووی تاوانکاری و کۆمەڵکوژی بوونەتەوە. وێڕایی بێسەر و شوێنکردنی هەزاران ژنی ئێزدی، هەزاران کەس کوژران و دەیان هەزاریش ئاوارە بوون. ئێتمەید کەمپا یعنی ئێتمەید کەمپا شەشتی مالی دەهمال هاتینە ئێدیت بێژن نە ئاف هەیە نە کارەب هەیە نە مەدرسە هەیە نە مستەشفە هەیە نە ماڵ هەیە یعنی دیسەش خێما بێنە خێما. لە تشرینی دووەمی 2015 پێشمەرگە بە پشتیوانی هێزە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان و سوپا و یەکەی عراقیەکان و فڕۆکەکانی هاوپەیمانێتی نێودەوڵەتی دژی داعش توانی شنگال ڕزگار بکات. لە ئابی 2017 سوپای عراق سەرکەوتنی یەکجاری بەسەر داعشدا ڕاگەیان، بەڵام سەرڕای تێپەڕبوونی ئەو هەموو ساڵە پرسی ئاوەدانکردنەوەی شنگال هەنگاوی بۆ پێشەوە نەناوە. هێشتا بەشێکی دانیشتوانەکەی لێ خێوەتگەکانی هەولێر و دهۆکن. وجي بابو كالابو حتى دنيا وكاكوتيم تركنان حتى حياتها ما تيدا ناخوش بيشي أمل الجوارد خوفات قرين وكا مثلا يعني مادي قوت نقو كيرتي مساعدات وخدمات أو شي يعني شور شي تربن والشادر هذا بزحمات بو قال لك بزحمات بو. سەرەڕای ڕێکەوتنی ئەمنی نێوان هەولێر و بەغداد لە 2020 بۆ ئاسایکردنەوەی دۆخی شنگال، بەڵام هێشتا ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە. لە نوێترین پێشهاتدا بڕیارە لە 30 تەمووزی داهاتوو سەرجەم خێوەتگەکانی ئاوارە لە عێراق دابخرێن. حکومەتی عێراق ئامادەیە پاداشتێک بداتە هەر خێزانێک کە دەگەڕێتەوە، هەروەها بەڵێنی داوە هەوڵی زیاتر بدات بۆ بنیاننانەوەی شنگال و ئاوەدانکردنەوەی، بەڵام هێشتا زۆرێک لە ئاوارەکان نایانەوێت بگەڕێنەوە. بە گوێرەی راپۆرتێکی کۆچی نێودەوڵەتی 183,000 کەس لە خەڵکی شنگال هێشتا لە خێوەتگەکاندا دەژین. خودی ما أبياني درزيكش في رد في خودي نبو يعني تشيل الخبيدة بزحمة بو خودي البعمة يعني في دري شو يعني شو أربيل هتانك يعني بس ورماندنا دستيدويشين وآلنجيدوي. هەندێک پێیان وایە پرسی ئاوارەکانی شنگال وەک چەکێک بۆ مەبەستی سیاسی بەکار دەهێنرێت. هاوکات هەندێک سەرچاوەی عراقی لە وەزارەتی کۆچباران پێیان وایە ڕێگیری دەکرێت لەوەی ئاوارە ئێزدیەکان بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵیان. تا ئێستا چارەنووسی ئەو 183,000 ئاوارەیە ڕوون نەبووەتەوە. ئایا لە کۆتایی مانگی تەمووز دەگەڕێنەوە بۆ زێدی خۆیان یان هێشتا ڕازی دەبن لە خێوەتگەکانی هەولێر و دهۆک بمێننەوە؟